الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزيزان وخوشويستانم السلام عليكم ورحمة الله وبركاته. حمد السنة سپاس وستایش لبوزات رب العالمين. امشو کش در فتی داین راستوخو لخدمت ایوی عزیز و خوشویست دابین هم لله بهم لشاش زوانکی رسنا پیم خوشا برلوی چنین و بابتکمان سي صلوات بيك وبكينا تبكى قولوا دياري لبو روحي محمد المصطفى صلى الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. يا رب العالمين بقوري عزمتي خود يا حافظ كردستاني خوشويس من ببارزي بتايب الشاري هولير يا رب العالمين لمشكو لهرتي خطرياتو لهرتي بلامارداري دجبنان يا رب العالمين بلاد وعباد من خاكو خلق من بارز راوكي بقوري خود إن شاء الله خوشويستانم زۆر خەمی لێ مەخۆن ئینشاڵڵا هەموو شتێک باش دەبێت تەوەکەل بەخوای گەورە پشتی پەنا بە رەب العالەمین ئینسانی ئیماندار دەبێت پشت بەخوای گەورە ببەستی ئینشاڵڵا ئەو وەزع و ئەو گرژێش دەڕوە و نامینێ کۆتایی پێدێ تەوەرە و بابەتێک هەبوو زۆر لە بینەران داوایان کرد لەسەر وەلبەر ئەوەی وعدم پێدان لەسەر قسەی وان و داوای وان پێم خۆش ئەمشەو تۆزێک باسی لێوە بکەین ئەویش بریتیان لە چی لە باسی ئازاردان و سزادانی دراوسێ هەمومان دراوسێمانەیە هەمومان لە ناو کۆمەلگا و مجتەمەع داینا کەسانێک لێمان نێزیکن کەسانێک لە دەور و بەرمانن ئێمە وەکو موسڵمان کە قورئان و سنە زۆر تاکیدمان لێ دەکاتەوە کەسێکی کۆمەڵایەتی بێت گرنگی بەو کۆڵانە بدەین کەوا لەو کەسەی لە بەرامبەرمانە ئەوەی لە تەنیشتمانە لە ڕاست و چەوتمانە ئەوەی لە پشتەوە لە ماڵەکەی لێمان نزیکە نابێ ئازاری یەکتر بدەین لەبەر ئەوەی عقوبات و سزای ئەو کەسانە لە قورئان و سنەتدا یەکجار گەورەیە یعنی چاکەکردن لەگەر جیرانە نیعمەتێکی خوای گەورەیە ئەوەندە بەسە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من مسلم يموت ئەفەرمێ ئەگەر مسلمانێک بمری چوار دراوسێ شایادی بە خێری لە بۆ بدەن بڵێن ئەمە هیچمان نەزانیە بەس چاکە دەفەرمێ ئیلا رب العالمین شایادی ئەو دراوسیانە وەردەگری لە هەموو گوناحەکانی خۆش دەبی لەو جیرانەی کە مردووە و لەو تاوانانەش خۆش دەبی کە جیرانەکان نازانن. بەڵام ئەم شەو بە پشتیوانی خوار و لەو کەسانە دەکەین کە تا ئێستا دراوسەکەت بێزار کردووە تا ئێستا بە تەمایە خانووەکەی لەبەرە توی بفرۆشی تا ئێستا ئەزیەتی ماڵ و منداڵی دەدەیت تا ئێستا دراوسەکە لێت مرتاح نییە تا ئێستا هەستت بە دراوسەتی هەر نەکردووە بەبە جیرانەتی زۆر مهم بوو پێشان جیران ماڵی تەسلیمی جیرانی دەکەن پێشان تەمەشا دەکرد لە کۆڵانێکە ئەو شیوی لە بۆی دەبرد ئەو نانی لە بۆی دەبێت ئێستا نەیەکری دەناسێن نە کەس هاچووە کەس دەکە والله جیرانی وێ دەچی لە دەرگای دەڵێ ماڵی فلاین لێرەیە دڵە کاکە من نازانم عینەن ئەوروپایەوە دەزانین لە مۆسکۆی دەژی ژێ ڕاگرە یەکەمین عقوبە یەکەمین سزا ئەوەیە ئەو کەسەی کەوا ئازاری جیرانەکەی دەداتن نەقوستانی لە ئیمانەکەیدا هەیە یعنی هەتا ئێوارە لە مزگەوت دابی عیبادەت بکەیت خەلەل هەیە لە ئیمانەتەکەت ئیسلامەتەکەت تەواو نییە ئەوەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناو سەحابەکان بوو سێ جار فەرمی والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن فەرمی قەسەم بە ذاتی ئەڵڵا ئیمان نابە ئیمان نابە ئیمان نابە کەنەوە چێ یا ڕەسوڵ الله فەرمووی کەسێکە من لا يأمن جاره بوائقه هەر کەسێکەوە جیرانەکەی لە شەڕ خراپەی ئەمین نەبی جیرانەکەت لێت ئەمین نەبی لە ناموستا لە دەست و زبانتا لە دامێنتا لە چاوتا یعنی ئەگەر لێت ئەمین نەبوو لە ئیمانەکەت بترسێ سبحان الله. ابن مسعود ومان دەجێرتەوە لە خزمەت پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم فەرمێ کابراەک هات فەرمی یا ڕەسوڵ الله کەیفە لی ئەعلەم بزانە ئەو گەورەیەی چاکەکردن لەگەر جیرانە و ئەزیەتدانی جیران بە چ بەسراوەتەوە ئەو کابرای هات فەرمی یا ڕەسوڵ الله ئەمن بەچی دەچمە بەهەشتێ و بەچی دەچمە جەهەنەمێ وە چۆن بزانم مسڵمانێکی باشم یان خراپم
زۆر جار ئەو پرسیارە بە دڵی ئێمە دادێ دەڵێ دەبی من مسلمانێکی باش بم دەبی مسلمانێکی باشم یان خراپ بم گوێ ڕاگرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی بڕۆ لە جیرانەکانت بپرسە ئەگەر گوێیان لێ ڕاگرە دراوسەیەکانت گوتیان پیاوی باشی ئافرەتی چاشی فەقەد ئەحسەنتە تۆ باشی ئەگەر گوتیان خراپی بزانە تۆ خراپی خۆت چاپکە سبحان الله یعنی جیران و دراوسێ پێوەرێکە لە بۆ باشی و خراپی هەڵسەنگاندنی هەموو مرۆڤێکە بۆی ئاگادار بە حتى پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمایشی ترا فەرمی لا يدخل الجنة من لا يأمن جاره بوائقه فەرمی هەر ناچێتە ناو بەهاشت کێ ئەو کەسێکەوە دراوسەیەکەی لێ ئەمین نەبی لە ئازاردان و لە خراپە و لە شەڕی لە فەرمایشی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره ئەڵێ گە بڕوات بەخوا و بە ڕۆژی دوای هەیە ئازاری دراوسەیەکەت مەدە سزای مەدە بێزاری مەکە بێتاقەتی مەکە واللهی پێغەمبەری خوا لە فەرمایشی ترا فەرمێ ڕۆژی قیامەتێ زیران هەیە دێشکات لە لای ڕەب العالەمینەکە دەریا ڕەبی خوایە ئەو دراوسەیەم دەرگای بەڕوودا داخستم پێویستەکانی جێبەجێ نەکردم ئاگای لە من نەبوو هەر پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئیمانی بە من نەینایە ئەو کەسە هەر ئومەتەی من تەواو نییە کابرایەک بەخۆی شەو بە تێر و بە گەدەیەکی تێرەوە بخەوێ جیرانەکەی لە تەنیشتی برسی بێ بۆ ئەگەر لە وەزعی جیرانەکە نییە واللهی جیرانت هەیە لەوانە پێویستی بە 10,000 بێ لەوانە 5,000 لە ماڵەکەیدا نەبێ دەچی لەو سەری شاری یارمەتی خەڵکی دەدا لەسەرت واجبە ئەحواڵ و ئەحواڵ پرسی دراوسەیەکەت بکەی ئەگەر نەخۆش بوو سەردانی بکەی ئەگەر نەیبوو یارمەتی بدەیت ئەگەر مشکلی هەبوو لە بۆی حەل بکەیت دەبێ بزانی بێ کەکە منتیقە هەیە هەر ئەسڵەن بە ناوی مسەقەفی بە ناوی دەوڵەمەندی و هەر کەس عیلاقەی بە کەس نییە ئەوە برادەرێک گوتی مامۆستا مارمان بردا گەڕەکێکی ڕاقی ناوی گەڕەکە نارێن با لێم عاجز نەبن على اساس ئەو گەڕەکە مسەقەف و دەوڵەمەند و ئەوانەنا چینەوێن دەرێ بەیانیەک بوو دەوری سەعات 8 ئەوانە بوو باوکم وەفاتی کرد بوو ئێمە سێ چابرابووین خڕبووینەوە دەگریاین وێ بابت مردیە کابرا دەگریەک و ناگریێ گوتی جیرانێکمان هات ڕۆبی عەمامی لەوە بڕۆ تیگوتی با بۆ گارە چییە بۆ سبێنە گۆمەتان بێزار کردێ تو کاکە ژیان بابمان وەفاتی کردیە وتی لە باتی برێ خوا عەفوی کردیە ئەوە گەڕەکەی عەشایری بادەیگۆ قازمە و پێمە ڕێبینیم بچنێ سە قەبران تی بەمە دەڵێ سێ دەڵە خوا سەلامەتی کە خوا تی والله وعدم دا گوتم تەعزیەی بابم تەواو بی هەر لەو گەڕەکەشدا نانیشم عیبە کابرا جارێ ئاگری لە ماری بەربید و کەس ناچم بەهانایەوە نابیتن دووەم سزا ئەوەیە خوای گەورە عیبادەتەکانت لێ وەرناگری هەر چەند عیبادەت بکەی هەر چەند تاعەت بکەی خێر و حەسەنات بکەی هیچ گرنگی نییە لای خوا و پێغەمبەری خوا ئەگەر ئازاری دراوسەیەکەت بدەیت ئەوەتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم خوای رب العالمین لەسەروی هەر هەفتە بەقی ئاسمانەوە جبریلی دابەزان ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثني أفرمي جبريل دابزي ئەوەندەی ئامۆژگاری کرد فەرمی یا محەممەد خوای گەورە پێی گوتمە پێت بڵێن زۆر باش بە لەگە جیرانەکە دەفەرمی ئەوەندەی ئامۆژگاری کردم چاکەی لەگەڵدا بکەم وریابم حتا وامزانی ئەگەر کەسێک میراتت لێ بگری یەکەمین کەس جیرانەکەتە لە نێزیشیە چی لەو فەرمودەیە ڕابگرن ئەبو هورەیرە دەفەرمێ لە خزمەت پێغەمبەری صلی الله علیه وسلم وتەن یا رسول الله ئافرەتێک هەیە ئینە فلانەتە بنت فلانە ئەو ئافرەتە ناویان هینا شەو نوێژ دەکا بە ڕۆژی دەبی خێر و سەدەقات دەکا زکری زۆر دەکا بەڵام یا رسول الله وەڵڵاهی کۆڵانەکەی هەمووی گلەی لێ هەیە دەڵێن ئافرەتێکی خراپە کەس لە زبانی ئەمین نییە ئازاری جیرانەکانی دەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی بڕۆن پێ بڵێن ئەگەر بمری جێی ناوەندی ئاگری جەهەنەمیە سبحان الله تەنیا رسول الله ئافرەتێکتر هەیە شەو نوێژی کەمە و ڕۆژی سنەتی کەمە و زکر و تاعاتی کەمە بەڵام وەڵڵا کۆڵان هەمووی مەدحی دەکا هەمووی لێ ڕازیە فەرمی بڕۆن پێ بڵێن جێی ناوەندی بەهەشتەیە سبحان الله سێمینیان یەک تاوانکردن لەگەر جیرانە ئەزیەتدانی دراوسەیەکەتە یەک گوناح بەقەد 10 گوناحی تر هەیە لەگەر کەسێک اشترا بکەی ئەوەتە رسول الله صلى الله عليه وسلم ڕۆژێک ناو سەحابەکان فەرمی ما تعدون الزنا فيكم فەرمیێ ئێوە زینای بەچ تێدەگەن چۆنە تیان زینا خوا و پێغەمبەری خوا حرامی کردیوە تا ڕۆژی قیامەت حرامە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمی یەک زینا داوێن پیسی بکەی لەگەر جیرانەکەدا بەقەد 10 زینا تاوانی هەیە لەگەر کەسێک اشترا بکەی فەرمی یەک دینار یەک دزی لە جیرانەکەت بکەی بەقەد 10 دزیکردنێک تدا تاوان و سزای هەیە لای ڕەب العالەمین کەوا لەگەر کەسانی ترا بکەی یعنی مانای چییە مانای ئەوەیە جیران زۆر گەورەیە یەک تاوان لەگەری بەقەد 10 تاوان لە بۆت هەژما دەکەی لای خوا و پێغەمبەری خوا ئاگادار بە چوارەمینیان ئەوەیە خوا و پێغەمبەری خوا لەعنەتت لێ دەکەن
ئەوەت ئەبوو هورەیرە دەفەرمێ کابرایەک هاتە لای پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمی یا ڕەسوڵ الله وەڵڵاهی دراوسەیەکم هەیە زۆر بێزاری کردیمە ئەزیەتم زۆر دەدا چ بکەم باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بڕۆ هەندێک لە کەلوپەلەکانت بینە لەسەر جادەدانێ ئەو خەڵکەی بەوێ دادێت تەبعاً پرسیار دەکا کاکە ئەو ماڵەت بۆ هینایتە ناو جادێ ئەو ماڵەت بۆ بێسەر و بەر بووە ئەتوش بڵێ وەڵڵاهی لەبەر جیرانەکەم ئازارم دەدا ئەڵێ چوو وای کرد ماڵەکەی هیناداینەوەی بەوێدا دەهات دەیگۆ ماڵەت بۆ هەڵێکی دێت وەڵڵی دراوسەیەکەم لەگەرم خراپە دەڵێ هەر موسڵمانێک بەوێدا دەهات دەیگۆ لەعنەتی خوا لەو دراوسەیە بدا کابرا زانیوە چوو داوای لێبڕنی لە جیرانەکەی کرد چوە خزمەت پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمی یا ڕەسوڵ الله ئەمن هەڵەیەکی زۆر گەورەم کردی ئەی پێغەمبەری خوا پەشیمانم لەوەی ئازاری ئەو دراوسەیەم داوە ئەزان پێغەمبەری خوا چی پێگوت فەرمی لعنك الله قبل أن يلعن الناس فەرمی خواش لعنەتی لە تو کردیە پێش ئەو عالەمەش لعنەتت لێ بکاتن بۆیە لعنەتی خوا و پێغەمبەر لەو کەسە کەوا ئازاری دراوسەکەی دەدا عەزیزی من خۆشی بەڕێزم لەسەر جۆگەیەکە جیران دەکوژی جۆگەی بەس بە پێشماری داڕۆیە ئارام بگرێت لەسەر ئازاردانی دراوسەکە لە پێناو خوای پەروەردگارە دراوسێ لەگە دراوسەیە بە خاکەناس و بە قازمە وەرگەڕانیەک لەسەر کۆترا لەسەر منداڵ شەڕمەکەن عیبە ئێوە دراوسێن دراوسێ گەورەیە عیبادەتە مای ڕازیبوونی خوا و پێغەمبەرە لە دنیا و لە قیامەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سەحابەکانی دەفەرموو ئەگەر خواردنێکتان لێ ناتۆزێک ئاوی زیادەکەم بۆی بەشی جیرانەکەش بدەیت ئێستا جیرانەکەت بۆنی تکە و کەبابی یەک ڕۆژە ڕێ دەڕوە بۆنی کەبابی لە مێشکت دەدا شعوری نییە بڵێ یەک شیشە کەبابی لە بۆ جیرانەکەم بنێرم کارە ساتە جاری وایە مەقەڕەی گەرم کردیە دووکەر بەرێ ئاسمانێ گرتیە دەرێ هەورە خەریکە باران ببارێ کوردە شیشە کەبابەشی لە بۆ جیرانەکەت بنێرە عەزیزی من عیبە یعنی سەحابە دەفەرمون جاری وایە شتمان لە بۆ یەک دەنار هەر ئەو شتەی ئەو دەینار ماڵێک دەینار هەشت ماڵی دەکرد داهاتۆ هەمان ماڵی بێگدیانەدا ئەزانی ئێستا جیران هەیە بێز لە جیرانی دەکاتەوە قەسەم بەخوا ئیمانت کامل نییە جیرانەکەت خواردنەکرد لە بۆ دەینی گرنگیت پێ دەدا وەڵا من بێزم نایە دەچی ناو حاویە دەکەی خوا لە دوڕ دەوت دەدە لعنەتت لێ دەگاتن ها لە خۆت بای مەبە بەشەری هەممان بەشەرین یعنی پێویست بەوەی ناکە تۆ لە خۆت بایی بی بەس چێ لەبەر ئەوەی تۆ لەوانە 2 دینارە زیاترە یان تۆ زەگەوەتری ئاگادار بە عەزیزی من ئاگادار بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم ئەگەر جیرانەکەت سمکۆڵەکی حەیوانێ یعنی سمکی حەیوانی چەند بێ قیمەتە ئەفەرمێ ئەگەر ئەوەی لە بۆ هینای بە کەمی دامەنێت چکە و کابرایە تۆی لەبیرە و خۆشی دەوێت بەڵێ بەرنامەکەمان ڕاستە خۆیە دێنە لای پەیوەندەکان ئەو ئازیزانەی لە لای بن دەتوانن لە ڕێگای کۆمنتەوە پرسیارەکان ئاراستە ئێمە بکەن و ئەوانەی لە دیار کەناڵی ڕەسەن و شاشە جوانەکەی ڕەسەن دەتوانین ئینشاءالله لە ڕێگای ژمارەی سەر شاشەوە پەیوەندیمان پێ بکەن بەڵام ئازیزانم وعدماندا بوو پێشنیارێکمان هەبوو ئەگەر خوای گەورە بیکاتە قسمەت ئینشاءالله خەرکەکی زۆر گلەیی دەکە دەڵێ مامۆستا ئەمە زۆر دانیشتین لە دیار بەرنامەکەتە ئافرەت هەیە دەکا کەسی وا هەیە دەکا نازانین مستحق یا مستحق نییە لەوانە بەرنامەکە تام و چێژی بەو نوعی نەژمینێتن ئەمە ڕێزمانێ لە بۆ فەقیری هەر لەبەر خزمەتکردنی فەقیرە بەدیلی ئەو وەزعە چماندانایە یعنی لە بڕێەوەی تۆ تەلەفۆن بکەی و بپارڕێ و بگریەوە لە ناو شاشە خۆش نییە بەڵام ئەمن وەکو کەمپینێک لەو شەڕە هەتا 27 ڕەمەزان 28 ڕەمەزان ئینشاءالله وعدمانداوە بە خوای پەروەردگارە لە بۆ ئێوەی بینەریش ئەو کەسانێک کە دەستیان دەڕوا و کەسانی حەزیان لێ بەشدار بن لە خێرە حەزیان لێیە دەستشی خێریان هەبێ ئێمە تقریبا 250 هەتا 300 ماڵە کرێچیماندا ناوە هەموو ناوەکان سەردانمان کردیە ناوی سیانی مەسەلەن چەند منداڵی هەیە کرێەکەی چەندە ئەو 250-300 ماڵە دامان ناکرێتینە ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە لایانی کەم ئەگەر هەبی سێکریان لە بۆ دەدەین ئەگەر نەبوو لایانی کەم کرێکیان لە بۆ بدەین جا پێم خۆشە لە بڕی ئەوەی برێ مامۆستاکار ڕقەمی ئەو ماڵم دێ با بچم سەردانی بکەم جاروێ یەک ماڵە 7 کەس دەستە ماڵی ئەوانە باشتەکەمان بە سیستەم و بە بەرنامە بێ 300 ماڵدا دەنین ئەگەر خوای گەورە دای دەکەینە 500 ماڵ لەکنمانەیە ناوەکان هەمووی سەردانمان کردیە 300 ماڵی کرێچی دادەنین ئینشاءالله و ئەوەی کرێچێکی زۆر مستحقیش بوو یعنی لە پاش ئەوەی کە جێی لەمە بوو دەتوانی سەردانم کە بێت لە خزمەتی دادەمی ناوی دەنووسین اینجا زیاتر لە 30 کەسمدانە لە بۆ عەمەلیاتە مەسەلەن مام حاجی وا هەیە بەتەمەنە چاوەکی کوێر بووە چاوەکی مایە ئاوی سپی هەیە ئەگەر لە بۆی عەمەلیات نەکەین لەوانە بە 2 وەرەقە 3 وەرەقەی ئەو چاوەشی لە دەست دەدا پێم باشە ئەوانەمان لەلایە عەمەلیاتیش بکەین ئەو نەفەرە بابێ لەگەریان بەخۆی بچی عەمەلیاتەکەیان لە بۆ بکاتن ئەوە شتێکی زۆر پیرۆزە اینجا زیاتر لە 10-12-13 کەسی زۆر مستحقیش هەیە پێویستیان بە مانتۆڕە
مەسەلەن کرێچیە عملەیە مەقەبای خڕدەکاتەوە بە پاسکیلی لەسەر گوفەکان کاکەوەرە مانتۆڕەش بە 12 وەرەقەی لۆ دەکرین ئەو کابرای دەبتە مەزدەری ژیان و مەزدەری ڕزقی شتێکی زۆر پیرۆز و گەورەیە یعنی ئەوە باشترە بامە خەڵک فێرە سوال نەکەین خەڵک فێرە یعنی دەرۆزە نەکەین ڕێز و احترام لە بۆ هەموو لایەکەیە 10,000 و 5,000 وەڵاهی بە هیچ ناچی لایانی کەم دووکرێ لێ بدەین لایانی کەم پێداویستێکی بۆ جێبەجێ بکەین لایانی کەم وەسەد ماڵەیەتیمیشم لەکنە دایکەیەتیم هەم کرێچیە هەم فەقیرە هەم هیشکەرینیە ئافرەتم هەیە لەکنی 8 منداڵی هەیە 8 یعنی دایکەیەتیمە 8 منداڵی یەتیمی هەیە لایانی کەم لەو مانگە بتوانین دڵیان خۆشکەین بتوانین جلوبەرجیان لە بکڕن بتوانین هەندێک ئەرزاقیان لە بۆ بین و ئەو بەڕێزانەی دەستیان دەڕوە بە ئەرزاقە بە پارێ بار شتێکە دەتوانن بەشدار بن هۆژمارەشمانەیە ئینشاڵڵا و ناوەکان هەمووی مەوجودە هەر کەسێک حەزی کرد بابێ ئەمە ناوەکانی دەدەینێ چ بەخۆی سەردانیان دەکا چی هینایە لایمە ئەمەش بانجیان دەکەم بیان دەینێ هەدەف و ئامانج ئەوەیە فەقیر بەو پەڕی ڕێز و حرمەتەوە ئەو ئەمانەتێکە هەیە بگەینە ناودەستی فەقیر نەشتێنینەوە فەقیر خوا نەخواستە با شعوری بریندار نەبێ ئەوە هەدەف و ئامانجی ئێمە ئینشاءالله تعالى وەژمارەیەشمان هەیە FIB و فاسپەی لەسەر هەر کەسێک کە دوور بوو دەتوانی بەوە بەشدار بێ بۆی بتوانین ئەو سێ4 خاڵە ئینشاءالله لەو مانگە بەتایبەت ئەو بەرنامەیە زۆر خەڵک پێشنیاری کرد ئەمەش ئەومان پێ باش بوو بۆی هەم بەرنامەکە تام و چێژی خۆی هەبی و گەرم و گوڕ بێ و هەم فەقیرەکانیش لەبیر نەکرێن چکە فەقیرێک هاوار و هانای لۆمە هینایە ئەمەش لە خزمەتیان داینە خی گەورە ئینشاءالله ئیش و کاری هەموو لایەک ڕێک دەخاتن دێنە لای پەیوەندەکەن کاک زیرەک فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ما دخلشان إذا كان برات الجناب في كرمناي كنال راسن أو يا مجتمع بتيجي جوان دا برات يمنيش لمش بستبار بو باود دميش فين ببارستانو كم وهم بوسي عفت بو بيكا بوسي بيعني كيان أوتا كيا كينيا بارفراكي بيكيان كسر لخان كيا لخانة ودك بيكا أو استبار بو كافني كان استبار بو أوش كا أو على تلفزيون براسي مش جوان نبو خوشنيا نا والله خوشنيا نا والله ما وصل جوانيا إذا دروش كذلنا فلان كذا تلفزيون دخاري أو هذا قول أري والله لو أنا وكسا أشكرابي شرم لخوي بكاتو بلام أود بي باشا كاك زيريك أو تجاو بيش نيارت بي باش بوي قلت ما أري والله ما وصل بيش نياري باش بو قربان جان ئەمە دەبی خێرکردنیش بە عاقلی بێ ئەو کە سێنیەتی خێرکردنی هەیە بابێتە لای من کاکە ماڵەکەی دەدەمێ بابێتن فەقیرەکەی لە بۆ بانگ دەکەین یان دەینتەکنەمە بە ئەمانەتەوە ئینشاءڵڵا دەگەینە دەستەوانە ئەوە فەقیر هەیە مستحەقە دیارە سەردانی کرایە ئەوە باشترە نەگە و گەڕە لاوێژێ و پیاوی لێ پاری دایتەوە وەڵام مامۆستا من کرێچیمە باشە کرێی خانووی مەسرەفی ماڵی منداڵان لەسەر پیاوێ لەسەر ژنی نییە وەڵاوایە مامۆستا لەسەر پیاوە بۆ تایوەوە وادە لەسە پارەی دەنێ بدی ئەمە خێرم پێ دەشێ پیاوی وهاوە لەسە پارەی دەنێ والله عیبات و یعنی دەسە پارەی دەنێ تاقیدکردنەوە و سەردانکردن باشترین شتە دەستت خۆشبی کاک زیرەک سپاس دەکەم بەڵێ كاك مراد جبار فرمو كاك مراد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشون براي بريزي كاك مراد جان خواهي قولي لي درازي. السلام عليكم. والله ما مسا لو عرباني كهربائي فين كلوا. عرباني كهربائي والله أوش ببيه ناموا لو أنا بينشش شدي هبن الحمد لله يا رجال بينس عربانم دا أو أنا كمان دامن شهر بين الجديد داويان كديا كاك مراد جنايبوني سمام سران. إن شاء الله بإذن إخوة خير خوازك لتواني دا هي حتى دا عربانة بينشش عربانة دا عربانة دي لبو ما بيني خيرة شي قورية دا دين أواني كوا قاسيانيا توزيك سواري بنو دليان بيخوزو بياسا شي داري بيبكان باشا بسر تساو دست ما سكن ما مصطفى بعد دستان ذاته واقع دارد بي مام سرنگ دلين كانالي رسل نازام إجناك زور كز دا كومنتا ودري وبرزانا فاملي بوكس أدي آيستار فاملي باش بله وشانامي كاك شيخ خلت سؤال قرنا فرموا برايمن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ما سعد دو معرفة فقيري زور كريسي هي زور فقيري بيم حاشيشن. لا برنامجنا برايمن دواي برنامج دواي بابا خويا عم بكن كز نبي تمحامي كز باشا برايمن. بريم. بابا خويا عم بكن. ئەمە یەک دەمەوە دەرێن لە بۆم نییە لە بەرنامەکەی تەلەفۆنی کە مامەستا کرێکی مامەستا ئەمە پێم گوتن ئەو بەر ئەومان لێدانە ئەو بەدیلا ئەو گارەگار و ئەو فەوزایان نەمینێتن
ڕێزمانێ لە فەقیری بەس فەقیر ئەوە ناوەکەی لە لای مێ و تۆمارمان کردیە و ئەوەی زۆر مستحقە بە سەرچاو دەیدەینێ. کاگە بۆ ئەحمەد فەرموو برای من. والله پرسیارمانایە لە مامۆستای. فەرموو مامۆستا بەڕێز باسی. برای بەڕێزی سپاس دەکەم. مامۆستا لە پاس ئەوەی تەرایح هەیە دەلێ یا حەنان یا مەنان، یا حەنان هەیە یا مەنان، یعنی لە ناوەڵە برای من ناوی خودای ئەسل و فەصلی نییە ئەو زگرا، یا حەنان یا مەنان ئەوە نییە، برێن بێ شەرعی نییە، بەڵام ئەوە ئەسل و فەصل نییە لە دوای تەراویحانەوە شتێک. یعنی ئەوە ناوی خودی نییە، ناوی خودی با برای من بەس ئەو زگرە نییە، ینی حەدیسی لەسەر نییە لەو کاتەیدا تۆ ئەو زگرێ بکەی، ئەوە نییە. ئەوە بیدعێ و دەیانهینایە و هەندێک مزگەوتی هەر خەریکی بیدعە و خرافات دەبا بە شتێکی بکە پێغەمبەر کردی صلی الله علیه وسلم. هێشتا مزگەوتێ 10,000 سەلاوات 20,000 سەلاوات قەینا خورە 100 ملیۆن هزار سەلاوات لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڵام لەو کاتەی نە، یعنی شتەکان وا بکەن شەرعی بێ، موافقی قورئان و سنت بێ. بەڵێ کاک حوسێن فەرموو. الو فەرموو کاک حوسێن. مامۆستا سلام. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك حسين جان باشي. السلام عليكم مامۆستا گیان. تلفزيونك كسك براي من فرمو. تلفزيونك كسك براي كم. والله دوو ڕۆژە بەرنامەکەت نییە مامۆستا ئەو پرسیارەم هەبوو. كهربان يسجب كينو هولي دراي ده بس صاروخان كهربان يوزع كان شبري وكذي اخوي قبل السالب يا ربي. تمام سرنج. دست خوش براي من والله الكهرباء كان نيو كهرباء نبي شبكين كعب ستار فرمو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستا بەڕێز. براي بەڕێزی سپاس دەکەم. دەستخۆش بەنامەکەت دەکەم. مەمنونم برایەکەم. بەڕاستی قسەکان لە جێی خۆیتی لازمە ئینسان هەست بە خۆی بکە، ئەوی فەقیرە ئەوی دەوڵەمەندە کەس لە ڕاستە خۆی بەربەر لای عنی ئەو نەکانی شتەکان بکە هەمووی وەچی گوت بتەنزیمات بی بەرق پێچی بیتن فەقیر چمە ئینسانە و خۆی بە دوستی کردی و طبعا ڕێزان لێ بگری دەبی شعوری دی ڕەچاو بکرێ ڕێزی بگیرێ بەو پەڕی مەمنونیشەوەگە کابرا مستحق و فەقیرە مەمنونی بکە لێ وەردەگری قسەکە جوان لە جێی تێرە وڵای خوا خێر بسی یا ڕەبی تەمەند درێژ بی خوای گەورە تێری خوای گەورە لە هەموو لایەک ڕازی بی ئینشاءالله خوای گەورە دەرگای بەخێر لە هەموو لایەکی بکاتەوە رب العالمین دڵی دەوڵەمەندەکانیش نەرم کە بەهانای فەقیرانەوە بچێت فەقیرێکی زۆرمان هەیە خەڵک ئێستا خەڵک پێشتر کرێکی خانووی بێ ئێستا کرێکی کارە باشە، یعنی زۆربەی زۆری خەڵکیمە ئێستا فەقیری هەمووی قەرداری کارەبایە پارەی کارەبایە ئی کارەبا ئی موبایلە ئی کارتیا ئی هەموو شتێ بەخوای بەڵێ دەستخۆش بەنامکردن بەڕاستی بەڕێزی کاک عەبدولستار دەستت خۆش سپاس دەبۆ جەنابیشت وەڵای بەڕێزان دەمویە بەتایبەت ئەو ساڵ ئینشاءالله ئەوەی کە هەیتی ئەوەی کە نیتی ئەبا دوعای بەخێر بکە خۆ من نارێم بە کوردی دەبیبینی ئەوانەی دەستیان دەڕوە بەو پەڕی بێمنەتی و دەستپاچیەوە وەرن ئینشاءالله با یارمەتیان بدەین کورە ئەمانەتی خوات ماڵی خواتی ئەمنەتی ناوێ نا وەرە من پێت دەڵێم فەقیرێ بڵە مامەستا ئەوەندە فەقیرم دێ وەرە دانیشا دەیدەینێ کورە خێرێکی زۆر گەورەیە با بجێی خۆی بگری خزمەتی پێمەکە واستە و ئەوەی پێمەکە وەسیلەی پێمەکە بچی لە بەرژەوەندی بەکاری بینی نا ئەمانەتەوە ماڵی خۆە چییە مستحقە بڕۆ بیدێ لە بۆ ئەو کەسانەیە کەوا مستحقن بۆی ئەمە زۆر پێومان دەبین هەتاوانە بەخوای دوو نەفەر بە بەردەوامی دوو نەفەر سێ نەفەرم ناردیە بە سەیارەی بە شەو بە ڕۆژ بگەڕێ پرسیاریان لێ بکە لە جیرانە زۆر زەحمەتە فەقیراتە دەیبینی ئەوڕۆ ئەوجا ئەو ماندی بوون ئەمە دیتیتمان جەنابیش دەتوانی بێت لە حاضری ئینشاءالله بەشداربی لە خێرەکەی بیدێ وەستا چێ فەرموو برای من مامۆستا باشی برای من دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم سپاس برای من مەمنونم مامۆستا لە کاولکاری لەگەڵتان کاولکاری جێ یا رب العالمین قەڵازێ بەخۆی وەزعەکەەوە کاول بووە توش دەر لە کاولکاری لەگەردامە فەرموو برێ قوربان قەڵازێ هەر کاو لە مامۆستا هەر وێران بووە جاب بەحوکمی ئەو شەڕەش باشترین شوێنە سەلامەترین شوێنە هەر کەسێکی بێ ڕووی تێکا سەلامەتە یعنی ئەو دەوڵەتانە نان هەوێ لێدەن
هي ان لا شاء خوي الله بجات هيك ان شاء الله همو في كردستان شخص هيك بناء برفي لينيه بو خد ثاني بله كاول بوا ان شاء الله همو كردستان سلامت دبي ئاوەدان دەبی قەڵات زێت و هەموو شارەکان ان شاء الله خوای گەورە پارێزراوی دەکات راسا ما مساعد فرسيان بەڵێ او خلق بو لسوار قرني ولا حاجه ومثلا لخلاصه فيواندي بتورك اي او برلمانتارانه كاتي خوي لشوين كدهات الخوان نشان دا بوده ليره راك لا سوار قرني راك ابرا بيتلايتو جا والله لەوان بپرسە بڵێم چییە من لە خزمەت دامە بەخوای کابرا لە هەلەبجەی دەکا لە سلێمانی دەکا بە قورئان نەفەر هاتی خوا دەزانی لە حدودی باشماغی هاتیە دایدمێ لە هەر جێگایەکی فەقیرێک بی دەنجی بگاتە من ئەمە تەخسیر ناکەم فەرق و جیاوازیش پێ ناکەم جا کابرا هانای لە بۆ مەدەنی ئەمەش بڵێم چی وەڵا دەنا چوار قوڕنە و حاجیاوە و ڕانیە و سەر و چاوە و ئەوانە بە بەردەوام ئەوە لە خزمەتیان دابوویمە خوای گەورە سالی بکە باوکی محەممەد فەرموو السلام عليكم مامستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. برزي مامستا والله مامستا بسيارك ما نبو. فرمو برايكم. مامستا جنوبيا وغنا هردو شيء معوقن. بيا وكا يشوكاري بينك ريكا سبي بينك. بله. خانية شيء بيا وكا خانية شيء بكري رايا. بس لسر هندي عندك قردارن. وزع زكاتيان بيدتي يعني. أري والله قال كم أندام بن قرزدار يقلو سينانية كرب العالمين لقرآن باسي كدوا زكاتيان بيدتي بله. بس خانية شانية وخانية شانيش بكري رايا. يعني خاني زياد يعني يا. هايتيان بس عندك دسا قردارن. لا والله قال خاني زياد يعني نبي بيان ناسي جارا وانا دهاتو اشتيان هي باي اوي. والله أرجع من نبي من كاميرا دو خاني سي خاني هي زكاتي مدنا وانا ما بديك فقيرة يتيني ومالي هم قردي بينادري توا. لبو نوعاني زكاة. هادي ما مصدق بريزي سباس دقم او بريزي لكم من داد الامام استوبزام لخفتي داشي من دالان لاواز بي يعني خفتي داد النا بخواي وين يبريم من بختاني بودا كان والله داشي من دالان درجيك اللي قرم ربي ما شاء الله عليه بي ممنوني ما خوالي راضي بي جاي بهاج بي رويس بي خوا صاب سلامة دبكا يعني قماني خراب باجني عزيزي من ناول كيوان فرمو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ما مصطفى شايك وانا ابو. فرمو براكم. بو عافية جايسة دز ركني دز حضر أسر بدا. شبكة؟ جايسة دز حضر أسر بدا. دز عورتي أفرد بدا؟ لا لا حجر أسود شاي مثلا حجر أسود. عفوا أفرد دز حجر أسود بدا طبعا أجر بي قاتي لبو جنو بياو سنة بلام أوي كديبينين لو قربارغي أفرد دكوتنا وبياوان وبار باراني وبيك دكون لا والله أول شرعين يزور خوي لي بارزي باشتر تشكو واجب نية سنة أجر پیغمبری خوا صلی الله علیه و فرمی اگر نشگیشی لدوری سلامه کی لحجر اسود کی و خوای گورا خیرک لو دنوسیو تصویر دکه و لقیامت شهادی لبوده ده نا والله ويس او باراني او افرد دكوتنا وبياوان نا ولا لبو افردان شرعيني نتن باشا كاك سردار فرمو ما وصل مزفر السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ما وصل مزفر في شارع شو تقسيمه هي اللي اجر مزال به. فرمو براكم فرمو. كاتي خوي زي وتخرج كذا ولا دولار عندها في اليمن زي وتخرج كذا ما وصل تو نبوي. سمتورة ذكر دوا. والله وبالله وتالله بحياتي ناتي مناو دولار فروشان زي خركم ورحمة لداك بعد بختاني روبا من ذاك والله ناتي ما قاعد زاني. والله ما مساك ما مساك داد والله قلت اخر ما مساك داد ودبت بختانه دود ما مساعد داتي برايمن الله سبحان الله حنري بورصيتوا كنا بخواي قورا نفسي ما اي خواي قورا ايدي عدد بدا برايمن هو معاملة جائزة من همو معاملكم كردية لو معلومات زنابتان عقارات دكم زيرم كردية زيوي دكم بس خوا عقدار خوا شاهدة بعياتي نتي مناو بورصة مرسي لبو زيوي هو معاملهم كردية بس هذا شتي كله خوشني كاشي من هاي استنى مردي ما قام مردي ما زي بختار من كان هبزندي شاوان لراس توخوب يدله هاي ايش ما مستاذ جوان بوي الحمد لله فضلي خويا اليوم قرن كاكا وازم لي بين المخواي
بهبري ما شاء الله بس ساغ بمقيرسي دڵێ مامۆستا لە ترسی درۆن ناتوانین بخەین کورە تەوەکل بەخوای گەورە بە قورئان ئەجەلت هات بێ هەتا ئەو ڕۆژ عمرت تەواو نەبی هیچ لێ نایە نا دەبی لەگەڵ شتانە لێ ڕابێن الحەمدولیلا ملەتی کردوەتی هەیە لە ناو چیمیا باران و ئەنفال و دەربەدەری و زەرمە و ڕمبەی تۆپ و تەیارەی لێ ڕادنێ و شتانە دەبی لەمەودا فتاری لەگە درۆ نامکەینەوە گە درۆ نەکات ئەو فتاری بکەینەوە جێژمە دەنێ ئیشاءالله خوا ئەو ملەتی دەپارێزی خوای ڕەب العالەمین ئیشاءالله قەت جارەش دی ملەتی کورد نابینین دەربەدەربی ژێر دەست بی و هەر کەسەشیش غەدر و زوڵمی لەو ملەتە کردبی بە چاوی خۆمانی تێ خوای گەورەسی بە سەهینە ڕسوای دنیا و قیامەت دەبی زوڵم کارە ساتە کەس زوڵم نەکە لە ڕای خوای خوشکە زینە فەرموو دادە زینە خوشکە زینە دیارە پەیوەندێکی بچڕە دەڵێ مامۆستا کەناڵی ڕەسەن کار ناکات ڕاز دەکەن لە فامیلی و لە ئاشتاری وزانم لەو دوانە فەرموو خوشی من باش مامۆستا دە قسەی بکە داچی منێک دەمە باشی سەلامەتی فەرموو وەڵای مامۆستا داواکاریەکم هەبوو فەرموو مامۆستا وەڵای زۆر دەستکوتی یعنی داواکارم لە ئەمە یەک سەعاتەوە بەرنامەی دەکەین ئەگە پیاوەتی با پیاوەکەت کە خوشی گەورە وازمان لێ بینە خێرت دەگاتێ باشە معقول نییە والله معقول نییە والله عیبە بە قورئان ئافرەت تەلەفۆنی بکە پیاویش لێ پاری دابێتەوە واللهی ناشرینە واللهی ئەو ئافرەتە فێرە سوال دەبی فێرە داواکردن دەبی لە عالەمێ قەسەم بە ذاتی ئەڵڵا لە مەسلحەتی فەقیریمە دە واللهی لە برسان بمرم هەردوو چاوم بێدە دەری خێزان لەو نییە لەو مەلایەکی تەلەفۆنی بکات نەتا ئەمن هەبووم دەستمەکەن دوو مامۆستای دەستمەکەن دوو پیاوی بەڕێز دەستمە دوو دەستگای هەتی پیاو لەو پیاوە گاگا نابی ئافرەت بچی نادوێ ئافرەت پارەی بێتە دەستی داوا بە ئاسانی ئێستا 50,000 بێ داوا لە 4 کەسی دی دەکات کاکە ئەمن مەلام زەفەرم لەوانە بڕێک باشم لەوانە دوو کەسی دی خراپ لە پەنای مەلایەتی ئەوەی استیغلالی بکە باش نییە ڕجاء واز دەوەی بینن ئەوە ناوەکانی هەر کەسە گویستی بابی خزمەتی دەکەین بەڵێ دەڵێ مامۆستا بە سارۆغی بمری شەهیدی ئەرێ وەڵڵا ئینشاءالله وەکو شەهیدی زمانی پێغەمبەری صلی الله علیه و سلم خوای گەورە ئەجر دەداتەوە ئینشاءالله لە ماڵی خۆمانین لە شاری خۆمانین تەعدامان لە کەس نەکردی ئەو جەمی سەر کەسمان نەکردی سارۆغەک دێ بەناو مارە دەکەوی ئینشاءالله شەهیدی لەوەی شەهید ترسی هەر کەسێک لە ناو ماڵی خۆی بکوژرێ بە غەدر و بە زوڵمیش تعدا لێ بکەن ئەرێ وەڵڵا شەهیدی لە خوای گەورە ئەجرمان هەیە کورە دەلێ گەڕێبا بۆ ئاخرێک بەرکو شەهید بین کاک محەممەد فەرموو هەلو مامۆستایان باشی باش کاک محەممەد گیان چاوەکەمی بەڕێز جیاوا لەبەر خاتری خوا خۆشبانێ داواکاری دوای خێرمە بۆ بکەین خوای گەورە لێت ڕازی بی ڕەب العالەمین هەموو لایەکمانی خۆش بێ سپاسی جەناب دەکەم چاوەکەمی بەڕێز جۆڵار حەزم کرد ئەو قسە لەگەڵات لە خزمەت داینە کاک محەممەد لە چێوە تەلەفۆن دەکەی وەڵا لە شارە زورۆ لە زەڕایە شارە زوور زەڕایان هاتیمە لە بۆ شارە زووری زەڕایانی برادەرێکم لێ بوو هاتیمە بەخێر بێ سەرچە خوای گەورە پڕ بەرەکەتی کە ڕێز و حرمەتمانەیە لە بۆ هەموو چاوەکەی مامۆستایان خوارد کاک محەممەد چاوەکان ماز دەکەم ڕێزمانەیە برای گەورێ کاک جەمال فەرموو السلام عليكم مامۆستا وعليكم السلام ورحمة الله وبركاته لە ڕای خوای ئەتۆمان خۆش دێ بەڕاستی یا ڕەبی خوای گەورە هەموو لایەکمانی خۆش بێ سپاسی هەموو لایەکمان لایەکان زیاد کە لە کوردستان لە والله خۆشەویستی لە پێناو خوا یەک لە عیبادەتە هەرە گەورەکانە لە ئیسلامە ئینشاء الله مادەم جەنابت من لەبەر خوای خۆش دەمێ لەبەر خوای جەنابتم خۆش دەوێت دوو کەسی یەکدیان خۆش بێ لەبەر خوای تعالەش خۆشی دەوێت ئینشاء الله أحبك الله الذي أحبك أحببتني الله إن شاء الذي الله أحببتني لأخوان موفقتك يا ربي بەخوای ئەو خەڵکە بڕاستی بیاوی باشیان نایەت بە ئەجەیەکێک باش لە ڕای ئەو خوایشکە هەردەم شتی لە بەردەستدادن شتی لە دروست دەکەن ئەوەی دەکەن ئەیتەنە تۆ لە پێ ناخوای دەکەیت أري والله كاك زمال بزاتي الله خاني مي سيارة مي وزع باشا هيك بيويستم بينيا يعني إيستا حزم ليه ولا قم لاجني بيك ودانج ما قيماغ ما خوارد ماست ما خوارد دولا بين روي بينران نانش خوش ما بيك وخوارد يعني مش حزم ينا مالو من دالم دابم والله للريدي ما مجاهد دلم خوايا بوستر ماي بو ازيتي بو ما عندي بنيدم يا رب العالمين يتكملوا خوايا دو كلمه خير بخرج بقينين ودو فقير وهجارج استفاده بقى تابع من دلشه دل ما مستا زيو خركتو على كز زيو خركتو زيو خردكريتو بس بزانم شتوا هي حل حمود دنيا شتوانيه زيو خردكريتو
ابراهيم لو دم الشيني بخوام اخوا خير ملازم والله تحداي همو دولة من دشي لكم استا قربان كاك زمان كاك زمان تحداي همو دولة من دشي لكم او بر ريزم هي لبو يعني عون دشتر مزاريان نيمة الحمد لله تكليف لحمو دولة من دشي هناكم لو فقيران بس هي زور مردا داوايا شي لكم اوشتا شي دي يعني لو فقير انا وجنا انا بخوم بمر من برسان داوا ناكم لهمو جيان منم قلت لك شي فقير من 2 دينار لي خوي جورج اداره شورادي مو الحمد لله اخو خير حمل برادران اللي فيش كامل شي يعني مراتي جاي دس يعني ديار دور رمضان خرجوا حلق امل مالكم وحم خرج ما ولا لناس اجل بفارق بمعاش بمعاش ولا رايح خويدك وان شاء الله يتكشتن هلا اخويا خاي غير هدايات هم لا بدا دست شاي جناب تخوز بك بك قاعده بيغمرنا عليه السلام خلق زور خلق شب لي رازنا اجلت بتما يحب خلق الترازي بي لا قوم شاوم هلا سباس ودس خوش خاطرني عملوا خاي غير ان شاء الله خواش ان شاء الله رب العالمين لما نوقري بس ان شاء الله تعالى دس خوش بس حزب برازي دەمەوێت لێرەوە زۆر سپاسی کاک حاجی فاخیری چە ساحقاوەنی سەرەزاتی شێرکۆ بکەم بەڕاستی یعنی وەکیەوەی دەڵێ چالنجێکمان کە جوابی داینەوە خوای گەورە ئەجری بداتەوە داوای 200 ئەرزاقمان کرد هینای 100 قەڵەم قورئانی هینا پارەشی زۆری هینا لە بۆ فەقیران دامانێ یا ڕەبی خوای گەورە بەرەکەت بخاتە ئیش و کارت خوای گەورە نمونە زۆرکە نمونەی ئەو نەوعە دەوڵەمەندانە هەر زۆر بی پیاوەکی موسڵمان پیاوەکی ڕێک و پێک پیاوەکی خواناس پیاوەکی بەخەم فەقیرانەوە چی پێ بڵێ لەو فەقیران دەڵێ من ڕاوەستایمە ئەوە پیاوی دنیا و قیامەتە خوا نمونەی زۆر کاکەەوە ئاگای لێ نییە من وا باسی دەکەم دوو کاک ئازاد ڕایسیش خاوەنی برنجی ئازاد ڕایز یعنی یا ڕەبی نمونەی زۆر بی چالنجیویشم کرد لە بۆ فەقیران 200 جێ ئەرزاقی ناردەویش خوای گەورە ئەجری بداتەوە ئیشاءڵڵە بەیانی ئەو 200 جێ دەمە فەقیران ڕەبی خوای گەورە بەرەکەت بخاتە معمەلت ئیش و کارت ماڵ و منداڵت و پارەکەش بەڕاستی بایسی و قسوور وەرەقەی بەس عارەبانەی کینا لە بۆ کەم ئەندامان یعنی زیاتر لە 10 عارەبانە هات لەگەرە من تیما مەساوە لە بۆ کەم ئەندام و خاوەن پێداویستە تایبەتەکان یعنی خوانم منێ و کەسانە زۆرکە بۆیە لەمە دو شەوانە ئەوەی کە پێ ڕاببینن ها لە پێناو خوا لە بۆ خۆم نا 1 دینار لە بۆ خۆم نا ناوە دەینم وەرە پێشێ مردی خوا بە ئەو خەڵکە فەقیرە چاوەڕێیە بە 200 جێ ئەرزاقی چ لێ نایە ها بای ملیار دلارت جاری وای یەک شوتی کارەبا لێت دە بە قورئان هەمووی وێران دەکا دەستخۆشی لەو بەڕێزانە دەکەم هەموو ساڵ ئەوانە موقیفیان هەبووە خوای گەورە نمونەیان زۆرکە یا ڕەبی یەک پاروەنان لەو ئەرزاقی دێنن دەچە ناو گەدەی هەژاران خوای گەورە قەسرتان لە فیردەوس العلا لە بۆ دروستکە نمونەتان زۆر بی ئینشاءڵڵا ناڵە چالنجی مەسئولەکان دەکەین ئەو ڕۆژێ مەسئولەکانە دەبی ئەوانیش دەستیان بکەنەوە ئاگیان لەو خەڵکە فەقیرە بێ کارەبانیە خەڵک قەردارە خەڵک کرێسیە سەرمایە کورە ڕەمەزان باشترین کات و ساتە وەڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مانجی ڕەمەزان لە هەموو مانگەکی زیاتر دەستی سەخاوەت و بەخشندەی دەکردەوە خێر و بەرەکەتە عەزیزی من ماڵ و منداڵەکەت ساڵح دەبی ماڵەکەت پارێزراو دەبی خوا دەرگایەک لێ دەگاتەوە خۆ هەموو شتر ئەوە نیە لە سێژی دانێ و بیکەی ڕقم و بلۆک لە باقی دابنێ بەڵێ دایشی مەڕوا فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته بيت أحمد ما مستعد سفر كان هيا فرمي دايا ما مستعد بيت أحمد من بيعوكم روزين هاكله بله يعني بلن نعلم هم جارية بس عندي جار بقيت نيجاكا حق أو ده بي ألم يعني بي ألم جناح بقيت نيج مكة ألم والله منا طالب سرماما والله پیاوەکەت بەڕاست و چەوت بەناو گەدیە قارنیە ئەو چکەتە ناو قوڕ و قوڕا و زلکاوەکی بە هەموو لایەکی شەپ و ئەوەی داوێ خۆشی من بە ڕۆژی نەبن نابینا دایە ئەوە پرسیار نییە بە ڕۆژی نەبی گوناحبارە توش دەزانی تێدەگەی پێی بڵێ دەیکە بابکە نایکە ئەوە جەهەنەم البیئس المەسیر خوای دەیادی بدا دوو نوێشکردن بەبێ دەستنوێژ جایز نییە ئەوش خوای گەورە لێ دووەرناگری هەر نوێژێک دەستنوێژت نەبی لا سەڵاتە لیمەن لا وەضوء لا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم ئەو نوێژە جایز نییە کەسێک بەبێ دەستنوێژ بیکە خوای گەورە هیدایەتی بدە و قسەی خێری لەگەر بکە و خوای هیدایەتی بدە یا ڕەبی دەست خۆش کاک تۆفیق فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته.
مصطفى باشي الحمد لله كاك توفيق جان جناب سوني باشي براكم والله باشا السلامة جاك فاستكم الحمد لله خوش برنامجك ليكم براي بريزي عزيزي مني فاستكم ولا ما ثبت عندهم تليفون لو كذي دعاء خير ما الموضوع يا ربي خواي قورا لي رازي بي رب العالمين باش تانو بين لهم لا يكمان رازي بي يا رب آمين يا جماعين سپاس دەکەم دەست خۆش بکاک تۆفیق برای بەڕێزی واگەدارت بی واگەدارت بی دەڵێ مامۆستا قورئان دەخوێنمەوە بەڕێزە لە کۆمنتدا هیچی تێناگەم ئایا خێرم نەبوو دەنووسێ بەڵێ مەرز نییە لە قورئان تێبگەی ئەوجا ئەجرەکە لۆ بنووسێ هەر خودی خینەکەی پێغەمبەر ساسن دەفەرمی هەر حرفێک لە قورئانی پیرۆزە رب العالمین دەخێر لە بۆ دەنووسێ بەڵێ کاک عەبدولقادر فەرموو السلام عليكم مامۆستا وعليكم السلام ورحمة الله وبركاته هاي پیاوی دنیا و قیامەت ئیشەڵڵا بارك الله فيك خوای گەورە لێت ڕازی بی سپاس دەکەم برای بەڕێزی عزیزی خۆشەویستی مامۆستا وەڵڵا بەس لۆندێ بوو قسە لەگە بکەم دوعای خێرمان لێ بکە دەست و چاوت ماز دەکەم خوا سەرکەوتوت کە ئیشەڵڵا یا ڕەبی خوا لێت ڕازی بی سپاست دەکەم عزیزی منی خۆشەویستی خوا لێت ڕازی بی یا ڕەبی برای گەورەمی دەستت ماچەکە مامۆستای بەڕێز و خۆشەویست مەمنونم کە عەبدولقادر بەڕێزی ئەو خوشکە دەڵێ مامۆستا خەسووی خراپ باسکە قسەیان ڕق و ناخۆشە بووک دەشتێنەوە ئەرێ خەسوەکان بکەن لە ڕاهی خوا قسەتانە دەڕق مەکەن ئەرێ خەسوو وەڵی دەیە ترەمپە بەگەش ئێرانێ داهاتیە ئەتو لە ئەوەندە بووکەکە دەشتێنەوە دەبە بووکەکەدا هەر برێ بڵێ گوڵەکەم کورە خەسووی وایە نییە حەزرەباتی لێ پەیدا نابێت ئێ تو خەسووی کە دێ لای بووکەکەت ئەو بکە حەزی لێ قسەی خۆشی لەگە بکە ئەگە قسەی خۆشی لەگە ناکەی قسەی ڕقی لەگەر مەکە زائیدەن خەسوو نازانی تەعامل بکە کاکە مەکسی بە 3000 سێ بە 4000 پارەیەک عەفازەی منداری ناکە ئەگە هاتی مەکسێکی بینە بڵێ گوڵەکەم بووکەکەم ها ئەوە دەمێ وەڵای خەسوو هەیە ئەوەندە بەڕێزە لە لای من دەڵێ مام ناڵێ بووکەکەم دەڵێ گوڵە باخ گوڵەکەم گوڵمە زۆر میمە یعنی ڕێزی بووکەکەت بگرە بە ئەو بووکەت ڕەشی لێت نەبتەوە با دوژمنداری نەوی لە بینی بووک و خەسوان عیبە لە خوای گەورە بەترسێن قەسەم بە زاتی ئەڵڵا هەموو قسەی ڕقە بەس قسەی ڕق مەکە بەس قسەی ناخۆش مەکە ئەویش خۆشی دەوێت ئەویش بنیادەمە ئەویش بەشەرە ئەویش مرۆڤە یعنی هەستی هەیە سۆزی هەیە تۆزێک پێیدا هەر برێ خۆ یعنی نای بەکەم تەمەشای بکەی نابی جنێوی پێ بدەی خوا هیدایەتی ئەمدا کاک بەختیار عەلی لە سلێمانی کاک بەختیار فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاك بختيار جان باش ما سجان براي بريزي سپاس دەکەم رمان صخوا فعداش باتو بدي برنامج دان تیم براسي تایبەت دەسوچا و خۆش بخوا زۆر بەڕێزی برای بەڕێزی خوای گەورە لێت ڕازی بی کاک بەختیار جان والله ما مصار تو ناچارم خێر دەگەڵێت ئەم دەبەر خۆی گەورە ئەمانی ڕەمەزان دوعای خێرم بۆ بکەی مەمنونە یا ڕەبی خوای گەورە شیفات بدە یا شافی یا الله یا ذا الجلال والإكرام شیفای کاک بەختیاری بدەی خوایە ئەوەی نەخۆش شیفای بدەی والله بەردەوام دوعا لەمە نەخۆشەکان بەڕاستی زۆر بێتاقەت دوعای خێرم بۆ بکەی چاک دەبی ان شاء الله رب العالمین شیفات بدە بتە کەفارەتی گوناحەکانت یا ڕەب لە خزمەتت داین کاک بەختیار ڕێز و احتراممان سپاس برای بەڕێزی عەزیزی منی باوکی محەممەد فەرموو السلام عليكم مامۆستا وعليكم السلام ورحمة الله وبركاته وڵی پرسیارێکمانێ مامۆستا گیان بەڵێ گیان بەڵێ ئێمە بڕێ حیوانمانەیە با بڵێن دەوری سەرسەرێ بەبانەوە بە ئاریک بەخێوەکەین لە خواردنی دەرەوەی نادەینێ زەکاتی لێ ئەکەوێ یان حیوانی دابەستە ئەگەر علەف و شت و مەسرەفی زۆر لێ بکەی لێی ناکەی قوربان لێی ناکەوێت نەخێر زۆر زۆر دەست خۆش بێ مامۆستا گیان بەڕێزی سپاس دەکەم چکە یەک لە شروعی شەرعی لە مەرجی واجببوونی زەکات دەبی سائیمە بیلانی لە دەرێ لە ڕەوەرگای گشتی ڕەوەرابی و حیوانە ساڵیش بە سەدا سوڕابتەوە بگاتە ڕادەی زەکاتی ئەو جەلەی دەکەی بەڵێ دەڵێ مامۆستا ڕەسە نییە لە کنەمە لە هەولێر ئەوە لە ئایستار و لە فاملی لەو دوانە وەرناگری خەلە لە چکارەبای هەیە ئینشاڵڵا قارەوشیار دەبیسمێنەگە شەریکی قسەی بکە بزانە چاپ کادن ڕاستە بەڵێ باوشی ئەبوو بەکر فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته ماشي بقربان والله يا ودي كثار وش بين روجة تلفون حد ذلك دوما صافي في تلفون كله ايش بحثي المريض كورا لخدمة الداينة داوي لي بردن دكان خواب بخشي بقربان فرمو براكم خدمة خويا والله ما مستعد بوي تلفون بوكر دوي تقريبا
ئەو کرێسەیمان لە خانوم نەداوە ئیش و کاری مەگەر هاوکاریەک شتێک و کردانە مەمنونی دەست مار لە شوێیە وەڵام لە ڕانێمە لە ڕانیەی وەڵی برای من ئەوانە ڕانێ زۆر مشکلیەتە دەگەی نەوێن دەرێ دەکرێت دوای بەرنامە وەختەی دی پەیوەندی پێوە بکە ئینشاءڵڵا بەئیزنی خۆی هەمجی تاکید دەکەین ئینشاءڵڵا گەرەوە بوو ناو لەگەرەوانە دەدەین ئەوەی مستحقە باشە وەڵا گەنجە بۆ لە ڕانی ڕاتێ دوو کرێم لۆدایە بە قورعان ئەمە تەخسیر ناکەین ڕاژ ناوەسینەوەی لەکنم بێ من وەڵی جاری وایە خۆش شایەدە بە 2 ملیۆن بە 3 ملیۆن نییە لەکنم بووە والله هەلە مزگەوتێ نەڕۆیشتمە دایتمێ یعنی هەر فەقیرەکە هادی بەس بزانم مستحقە ئەمە تەخسیر بێ ناکەم لوسیە دەڵێ مامۆستا نامامۆستا لە بۆ قەلەم قورعان دەکرێت دواتر پەیوەندی بکەنەوە دەڵێ مامۆستا دەفتەرێک دۆلار ئەو بەڕێزە لە کۆمێ زەکاتی چەندە ئەو 250 دلار عنی دوو وەرەقە و نیو زەکاتەکەیەتی دەڵێ مامۆستا لە خەلیفانەوە سڵاو و ڕێز و حرمەتمانەیە بۆ خەلیفان و هەموو ئەو ناوچەیە دەڵێ مامۆستا ڕقەمت دانێ ڕقەمی لە شێ دانێ ڕقەمەکمانەیە لە بۆ فاسپەی و FIB ئەوەی کە ویستی ئینشاڵڵا ئەمە لە خزمەتیدا دەبین کاتی بانگە و بەڕێزان لە دیار ئێمە ئاگادار بن ئینشاءڵڵا بۆی حەزەری خۆتان وای گرم بانگە چارەسەری وەسوەسە و چاوزار چیە چاوزار وەسوەسە دوو بابەتی جیاوازن ئینشاءڵڵا گە دەرفەت و باسی دەکەین وەسوەسە باشترین شت ئەوەیە ئەگەر هاتە سەرت ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم کەی سێت لە لای چەپە بکەی و ئیمانەکەت نوێکەوە بڵێ لا ئیلاها ئیلا الله خوای پەروەردگار ئینشاءڵڵا پارێزراوت دەکات چکە وەسوەسە دەردەشی کوشندەیە بەڕاستی دەڵێ مامۆستا سڵاو ناوی خۆمان نووسێ بۆ تەلەفۆن نەکرد ئێ عەزیزی من وەڵا بە سەدان ناوە خۆ یەک و دونیە بە سڕەیە هەر وەزبەی وەزبە عاشی بەڕێ دەکەی نەگەشتە خوای گەورە کردی قسمەت پەلە مەکە ئینشاءڵڵا مادەم ناوت نووسرابی و سەردانت بکەین ئینشاءڵڵا خوای گەورە چی کە دە قسمەت لە بیرت ناکەین دەڵێ مامۆستا من زەکاتی گەرم نەدایە حکومەت پارەکەی نەدایە نەدایە نیتم بیدەم کەنجی وەرت گرت زەکاتی لێ بدە چکە مەفروزە و کە ئەو برا جوتیار و فەلاحانەی کەوا زەکاتی گەرمیانەیە پێشی تەسلیمی سایلۆ بکەن عنی لە ڕووی شەرعیەوە وا شەرعیە زەکاتەکەی لێ بدە ئەوجە تەسلیمی بکە لەبەرەوەی زەکاتەکە تاخیر دەبی تاخیر بوونەکەش لە بەرژەوەندی فەقیر و هەژاران نییە بەڵام تازە ئیشەکەت کردیەکەی پارەکەت وەرگرت ئەو کاتی زەکاتەکەی لێ بدە ئینشاءڵڵا گونەحبار نابی بەڵێ باوکی ئەبوبەکر فەرموو بەڵێ برای من باوکی ئەبوبەکر فەرموو مام سەرنگ ئاگاداریکەوە باوکی ئەبوبەکر کاک سەرنگ ئاگاداریکەوە ناتوە ئاگەر لە منە نەو کابرایە کاکە کە تەلەفۆنی دەکەی گوتمان فەرموو ئاگال لێ بی یەکسەر وەرە ناو بابەتەکەی و پرسیارەکەی بکە یعنی ئاگادار بە دەڵێ مامۆستا پشی لە حەرامە پشی لە حەرام نییە جائیزە لە ماڵت دابی بەڵام محاولە بکەن خۆفتان فێرە پشی لە بەخێوکردن و سەگ بەخێوکردن و شتانە مەکەن پشی لەو سەگ جیاوازە سەگ حەرامە ڕاگرتنی بەڵام پشی لە حەرام نییە خوشکە قمریە فەرموو السلام عليكم ورحمة الله وعليكم السلام ورحمة الله وبركاته خواهی گەورە چاکت بۆ بکە خواهی گەورە هەموو نوێژ و تاعات و ڕووهینەکان لێ قبول کە ئینشاءالله ئامین سەلامەتی خوشی من سەلامەت بی مامۆستاگیان وەڵا هەنێ پرسیاری شەرعیمان هەبووە گەر عەزیزە بێ ژمارەکەی خۆتت بدات بێبات زۆر هەنوو بوو مامۆستاگیان ژمارەکەت دەوێ بەڵێ ژمارەی شەخسی خۆتت باش بیدێ مام سەرنگ بیدێ بەسەر چاو باوکی نور فەرموو السلام عليكم مامۆستا وعليكم السلام ورحمة الله وبركاته والإكرام سلامەتی مامۆستا مامۆستا پرسیارە فەرموو برای من مامۆستا من سێ مندارم هەیە خوای گەورە لێت نەستینی سەلامەتیە خەلەگەرە مامۆستا زۆرم خۆش دەوێن ئەگەر ئەم جارێ خۆم بە قوربان یەکەم دەرم بە قوربان و مایە گونەحبارە بم کورە بە قوربانی داشیشیان بە ناوە لە گونەحبار نابی ئەخۆت بە قوربانی مندارەکان مەکە وزارە بەداشتی منداڵانی درێ بە قوربانەکە ئەوە باوشی نوورگوتیان کابرا هەموو جارێ بە خێزانی دەگوت بە قوربانت و زۆر جوانی و ئاوا گوتی کابرا چوە حەجیاتەوە ئەو قسانەی نەما
قوتي ژنەکە پێی گوتی پیاوەکە پێشی بچێ حەزێک کورە دە تەلەڤیزیۆنەکەت کەس کە ڕەحمەتت لێبی گوتی پیاوەکە پێشی بچێ حەزی هەموو جارت گوت ئەو جوانترین ئافرەتی دنیا و بە قوربانت بم خێرەوتی لە حەجی هاتیوە ئەو قسانە گوتی خە ئافرەت پێشتر بە درۆم دەگۆ بەڵام ئێستا تۆبەم کردیە جایزە دروستە بە خێزانی خۆت بڵێ بە قوربانت بم خۆشم دەوێت جانەکەم و یان بە منداڵەکان بێ قوربانت بم احتیادیە زۆر خۆشەویستی زیاد دەکە بەس ئەوەی خۆت بە قوربانی داچ منداران کە ئەو جوای بە قوربانی مندارەکان بە قوربانی هەردوو چاوی ممنونم ئەمەش خۆ بە قوربان دەکەین کاک سوهەیب لەبەر دەڕەش فەرموو کاک سوهەیب الو السلام عليكم باش وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك سويب وضعي بردرشي ولا قصاروغان والله الحمد لله ما مستوى بردرشي قال باشا ما مستوى كل بردرش ما مستوى باش حوالي بردرش دولتها والله الحمد لله سباس دك مريزي خدمتكاري ما مستوى ان شاء الله ما مستوى التليفون ماله بوت كيدير دعاء ماله بكاي ما مستوى دوسال برنامج ما شاء الله برنامج قد قيمة نابي خداي قورا ليمان قبولك رب العالمين لهم لا راضي بي هم لا كمان ببارزي لبلاو آفات ومصيبتي أو زمانه يا رب اللهم امين اللهم امين اجمعين ان شاء الله ما مستعد ما ذكين بخداي بس ما مستليفون ما كردي لبو محبتي او رزميا لبو هم خرشي برد الرسو كلكسي او ناوسو منطقانا خواي قرم موفقتان كدستان خوش بي داود ما ذكي ما مستعد كميز دلي بلاد عاملو بكاتن بشك نخوشا او دو صالة حتى ما شاي برنامج كذا كاتن وما شاء الله قلق لا برنامج رازي رب العالمين شفاء عاجلي دايشي بريستان بدا خواي قرم ساغ وسلامتي بك لو نخوش رزقاري بك يا رب عزيمي امام استاذ ما زكينا ان شاء الله خدمت الدين امام عزيمي زور برازي كاك سويب سباس دكم عزيزي ممنون سلسل كاك سويب لو برنامج سلسام بلاي قولي كاك سويب ايه دڵە مامۆستا لە ڕای خوا زۆرم خۆش دەوێت خوای گەورە خۆشمانی بێ سپاست دەگەم مامۆستا پارە لە قەرد بیت نەبی بیدەیتەوە زەکاتی لێ دەردەچی طبعاً پارە ئەو پارێکە لە قەرزە نیتت بیدەوە کەی پارەکەت وەرگرتەوە ئەو کاتی زەکاتی لێ بدە هیچ گوناحبار نابیشە کاک سالم لە کەوەرگۆسە کاک سالم فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته امام درست ورکات مدرباری دیرانی ايه كاك سالم فرستا مديران من هي لا أولانيشين مثلا حيواني بخير دكا بوني دي أو يعني أو نفترض دي ديراني بەێ وڵی مەفروزە ڕەچاوی ئەو شتەی بکەن زۆر کەسێ حیوانی هەیە لە ناو ماڵانە عین نابی دەبی جێش تایبەت بکە یان ئەگە دەزانی خەڵک هەموو لێت بێزار دەبن نابی حیوان لە ناو ماڵان بەخێوکرێ خۆ زمانی قەدیم نییە بەڕاستی بەێ وڵە گوناحبار دەبی طبعا بۆنی هەیە مەڕووماڵات بۆنی هەیە ئیسعاجە بۆنی پیسایی و زبر و زاری هەیە بەێ وڵە دەبی گەردەنی خۆی بەێوە ئازاب کە گەردەنی ئازاد نەکەنێ گوناحبارە مامۆستایان دەبینی من پێشمارم سایە هەر کەسی شێ دەبینی زبرەتی لەمارە زیاد دەکات تاو ناکە شارەوانی بێدێ لە پێشمارمە دەکاتی وەش گوناح نییە بەێ وڵا برای من گوناحە بەێ وڵە زبری بێ لە پێشماری خەرچی ڕووکەی گوناحبار دەبی نابی نا دەبینی کەس دیار نەویتێ لە خۆرە خۆی دەکاتەوە وڵای خەرچی مە هەندێک کەسێ ئێمالە مسلمانێکی چاکە لە مزگەوتی بەڵام پیس و چەپەرە هەیە حاویەکەی بۆ گەنی بۆ زەقومی لێدەی خاوێن ناگاتە ئەو زبرەی لە پێش دەرکەیە کاکە ناو جۆگەت خاوێنکەوە جیرانەکە دەزێت مەدە حاویەکەت خاوێنکەوە حاوێ لە پێش دەرکەی خۆدا بنێ یعنی لۆ زبری دەبێت لە پێش جیرانە ڕوو دەکەی گوناحە لە پێش دەرکەی جیرانە بەڕێزی سپاسە دەکەم برای منی كاك حسن فرمو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته كان مام صجا سلامتي براي بريزي كاك حسن مام صجا نزدنا كرسالك فرمو لسرو شرعي أستاذ إيران وإسرائيل بلى لروي عقيدة وفي جيل إيران كان باشا خلافة بقرآن دەزانین دوعای بەخێر بکەین خوای گەورە بەخێری بژێڕی ئەمە هیچ نارێن دەڵێن بەڵاو مصیبەت و فیتنەکە هاتیە خوای گەورە بەخێر لە بۆ مسلمانان بژێڕی و خەرچی شتێدا زەرمەند نەبی و نەکوژرێ ینی مەسەلەکە بابەتەکە سیاسەتە مەسەلە عەقیدە و بیر و باوەڕ نییە لەو خوای نییە بێ لە بەخوایە و لە بەدین و ئیسلامەتی لی دەدەن ئەوە سیاسەتەکە و مەسەلەکە چەکی ئەتۆمیە و ئەو بەزم و ڕەزمێ و طبعا کەسە کە مسلمان بی قۆندری مسلمانە چمە بە هەزار جولەکە و کافری نادەین
دەڵێن خوایە ئەو فیتنە و بەڵاو مصیبەتە بە کەمترین زەرەر کۆتایی بێتن و خی پەروەردگار کوردستانمان بپارێزی و مسلمانان لە هەموو وڵاتان پارێزراو بی و شەڕ و ئاشوب نەبی شەڕ ماڵ کاورکاریە ماڵ وێران بوونە یعنی لە دەرەنجامە خەرچی فەقیر خەرچی بێتاوان تەڵەبەی قوربەسە لە مەکتەبی بۆ 20 تەڵەبە کوژرایە یا ڕەبی خوایە خەرچی بێتاوان نەکوژرێ خی گەورە ئەو بەڵایش تێپەڕکە لە سەرمان یا ڕەب خوشکە بە فرا و فەرموو مامەساگیان بەڵێ ئەم کاتەوە باش سەلامەت بێ هەناوت بەفراوە بەڵێ نام بەفراوە حەبی کرد بە ماستاودا بابەتەی ماردخانەی بەفراوە بۆ ناویان لێنای دەبڵێ دێخە بەفراو یعنی هەموو دەمێ ساردیێت هەموو دەبێت دەبی ساردی ڕاستکە مامەساگیان وڵات پرسیارێکەمەیە فەرموو من بڵێن خوشکەزا و برازا و شتم هەیە پاڕۆشتیان لاداناوە ئایا و پارەی کە لە نامە زەکات وشتی لێکەوێت پارەکە دەگاتە ڕاددەی زەکاتی وڵای تری ئێستا بن 500 مناڵن هەری خۆمەوەی لێ خوشکەزاکان ئێستا بۆ نمونە زۆرترین مەبلەغ چەندە لە کنیاندانە یەک لەوانە وەڵا 800 لی ناکەوی هەتا نەبتە 3 ملیۆن لی ناکەوی خوشی من 800یان لامە ملیۆن و نیویان لامەی تا بۆ ماڵگرتوونە ئەوە بۆ بێ دەخیلە لە بۆیان دیارە زۆر سقیان بەدووە وڵای مامەساتر پارشتم بە هەلادانێ بەس ئیتر لەو پارێت پارشت خەرجەکەن شتی خەرجی خۆیانی پێکەن هیچ دەگۆڕینە خوشکی من ملیۆنە 2 ملیۆن 2 ملیۆن ئەوانە زەکاتی لێ ناکەوی باشە دەست خۆش دەخوای گەورە پاداشتداچی من خواحافیزی بڵێ خارە و شارجان دەبی بەیانی ئەوەی چاکە ئینشاءڵڵا ئەو فامیلی و ئاشتار و ئانە بزانە شێشیان چیە خەڵک زۆر گلەی دەکە دەڵێ دیارە لە کۆمنتی دەڵێ وەرناگری دەست خۆش بی ئەو بەڕێزە دەڵێ مامۆستا یەک دقا دەڵێ مامۆستا 100 قەلەم قورئان چۆن بگەینمە دەست جەنابەت وە لە خزمەت داینە خوای گەورە ئەجرت بداتەوە ئینشاءڵڵا بەیانی چنی وەڕۆکەی هاتی لە مزگەوتی ڕەوزەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ ئێمە چه عەسرە کاتێکە نامەچی بنێرە لە ئەوەی لە کۆمنتەکەی لە بۆ تیکتۆکەکەی من دواتر وەڵام دەدەمەوە ئینشاءڵڵا ڕقەمەکەی خۆم لۆ دەنێرم 463 85 72 هەر ئێستا لەبەریکە و دەتوانی ئینشاءڵڵا گەوە ببینی خەڵکەکی زۆر تا مەزرۆی داوا دەکا دەڵێ حەزم لێ مامۆستا لە 3 ملیۆن چەند زەکات دەکەوی لە 3 ملیۆن 75,000 زەکاتی لێ دەکەوی ینی هەر ملیۆنی 25,000 بەڵێ دەڵێ مامۆستا مەغەزی هەڵواسی ئازاری ڕۆژوو دەشێنێت وەڵاهی زۆربەی زانایان دەفەرمونون دەشێنی مغەزی تەنها وزان مامۆستا عەبدولکەریمی مدەڕیز ڕەحمەتی ئەڵڵای لێبی دەڵێ ئەگەر مەغەزیەکە لە ناچاریبی بەکاری بینی ڕۆژی ناشێنی ئاتا دەکرێت بەکاری مینن ئەگە زۆر حاڵاتی شۆڕژ ئەوە بوو خوای گەورە ئینشاءڵڵا ئەگەر پێت کراوە بیگرۆ پێش نەکراوە خوای گەورە ئینشاءڵڵا بە گوناح لە بۆ نانووسی دەڵێ مامۆستا بنیش بزی ڕۆژی دەشێنی کورە بنیشتی دەجی هەبرسی دەبی برسیە ئەو شرقە بەو لایدادا بەو لایدادا وەلا چی استفادەی نێت فەکەش قوت نەدێوەتە ڕادێگا هەر هەناوت بەتار دەبی ماعیدا هاڕەی لێوە دێ عین داوای شت دەکات عادەتەن بنیش برسی دەکات ماعیدا هەزمی ماعیدەی یارمەتدەری ماعیدێ ناوە لە بنیشتی مەجوو ئەو شتانە مەکەن مامۆستا زغارەی بخۆم بنیشتی کوردی بخۆم نازام چی دەمینێ بەس نان و ئاوەکە دەمینێ وا مەکەن جوان نییە لە بۆ قوچێت و گەورەی ڕۆژوو دەڵێ مامۆستا منداڵ لە ناوسکی دایکی سەرفترە واجبە لە سەرت بیدێ بۆی نەخێر هەتا ئەو منداڵە لە دایک نەبی واجب نییە زەکاتی لە بۆ بدەی ئەگەر منداڵەکە لە دایک بوو ئەوجا ئەگەر لە شەوی جەژن لە دایک بوو ئەو کاتەی زەکاتی سەرفترەی لۆ دەدەی دەڵێ مامۆستا 6 وەرەقا زەکاتی چەندی لێ دەکەوێت دەفتەرێک 2 وەرەقە و نیوەجا حیسابکەویش وەرەقەک و 25 ینی وەرەقەک و 6 دۆلارەشی لێ بدەی تەواوە هەمووی دەرێ مامۆستا قەلەم قورئانەکەم دەست گوتم 100 قەلەم قورئانی دێنی مامۆستا نایەمنیش بنووسە باشە ئینشاءڵڵا بە چاوان ئینشاءڵڵا بە ئیزنی خوای 50 بەڕێ دەکەینەوە 6 بەڕێ دەکەینەوانێک کە نایە نووسە زەرور بوو ئینشاءڵڵا دەیان دەینێ دەڵێ مامۆستا پورم وەزعی باش بی زەکاتی بابم ئەوە دەچی وەزانمەوەسی ئەوەیە ئەگەر وەزعی باش بی زەکاتی کو پێ دەچی برای من ناوە لە زەکاتی پێ ناچی ئەگە وەزعی باشە زەکاتی پێ ناچی دەڵێ 2 ساڵە حەزم لە قەلەم قورئانە عەزیزەکەی من ئینشاءڵڵا سەردان بکە خوای گەورە بکاتە قسمەت دەدێنێ بە سەر چاو
لەبیرت ناکەین ئینشاء الله. بەڵێ بەڕێزانم بەرنامەکەمان لەبەر ئەوەی کارەبایەکە بۆ تۆزەکەم و کوڕی هەبوو داوای لێبردن دەکەین لە بینەران و لە خۆشەویستان ئەوانەی کەوە ئەگەر کەناڵی ڕەسەنوەری نەگرتیە بێبەش بوون ئینشاءالله شەوانی داهاتوو ئینشاءالله خوای گەورە ساهلی دەکە و کەناڵەکە دەکەوتەوە سەکار و ئەوە خۆی ئینشاءالله داوای لێبردن دەکەین لە هەموو ئەو بەڕێزان لە دیار ئێمە بنەوەی پەیوەندیان لە بۆ وەرنەگیرەیە ئەوانەی کە پەیوەندیان کردی سپاسیان دەکەین خوای گەورە لە هەموو لایەکی ڕازی بی لە کۆتایی دەڵێم یا ڕەب العالەمین بە گەورەی عەزەمەتی خۆت ئەو مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکەیت دەرگای بەخێر و بەڕەحمەتمان لێ بکەیت و یا ڕەبی خوایە ئەو کوردستانەمان بەتایبەت ئەو هەولێرە بپارێزی لە هەموو درۆن و سارۆغ و هێرشێکی دژمنان و نەحەزان خوایە کوردستانمان پارێزراو بکەی یا ڕەبی خوایە ئەو خەڵکە مسلمانە بپارێزی خوایە دەربەدەر نەبین ئاوارە نەبین لێمان تێک نەچی یا رب العالمین لە بوومە لەرزە لە بەڵا لە ئافات لە موسیبەت بمان پارێزی لە گوناحی داک و بابمان خۆشبی لە گوناحی خۆمان و خێزانمان خۆشبی ماڵ و منداڵمان ساڵح بکەی ڕزقی حەڵالمان لۆ زیاد بکەی خوایە لە سەعودی جوانە بمانژێنی مامڕێز و دوومان بکەیت و یا رب العالمین یا ربی خدایە گیان داواکارین خێر و بێری شەوی لەیلەتول قەدرمان بە قسمەتکەی ئەو مانگەمان لێ قبوڵ بکەی خوایە ئەو ئەمن و ئەمانەی بە ئێمە داوا لێمان تێک نەچی لە بۆمان زیاد بکەی یا رب العالمین ڕزقی حەڵالمان لۆ زیاد بکەی دەرگای بە خێر و ئاسمان و زەویمان بەڕوودا بکەیتەوە شیفای عاجلی نەخۆشەکانمان بدەیت ئەوانەی قەرزدارن قەرزەکانیان لێ بدەیت و یا ئەڵڵا یا ڕەبی خوایە گیان ئەوانەی پێداویستی ژیانیان پێویستە خوایە ئەوانەی کەوا نەقوستانی لە ژیانیان هەیە لە بۆیان پڕکەیتەوە دڵی خوا پێدراوەکانیش نەرم کە یارمەتی هەژاران بدەن ئامین ئامین والحەمد لله رب العالمین تاکو شەوێشتر و بەرنامەیەشتر بە خوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. Thank you.